دەستپێکی یەکەمین فستیڤاڵی تەکنەلۆژی زانکۆی کەرکووکە. یەکەمین فستیڤاڵی تەکنەلۆژی زانکۆی کەرکووک کە لەسەر ئاستی عێراقدایە دەستی بەکارەکانی کرد. جگە لە خوێندکارانی کۆلێژی ئەندازیاری زانکۆی کەرکووک، خوێندکاران لە هەریەکە لە زانکۆی تەکنیکی بەغدا و پەیمانگای تەکنیکی کەربەلا و زانکۆی دیالە بەشدارن. ئەمڕۆ کۆلێژی ئەندازیار هەڵسات لە جامعەی کەرکووک بۆ ئامادەکردن و ئەم فستیڤاڵە. طبعا جگە لە جامعەی کەرکووک 4 جامعەی تریش ئامادەیە بۆ مەشاریع و مەشاریعی قوتابیان. فستیڤاڵەکە 3 ڕۆژە. یەکەم ڕۆژی ئەم مەشاریعی قوتابیەکان ئەمووی ئامادەی لێرە. ڕۆژی دووەم ئینمان هەیە دەورەی شەترەنج و ئەو شتانەیە. ڕۆژی سێیەم ئامادەکردنی خواردن و ئەو شتانەیە. لێرە زیاتر لە 70 پرۆژە لەلایەن 150 خوێندکاری بەشە ئەندازیاریەکان نمایش کراون. خوێندکاران ڕێخستنی ئەم جۆرە فستیڤاڵانە بە گرنگ دادەنێن بۆ نیشاندانی پرۆژە و کارەکانیان و ئاڵ و گۆڕکردنی بیرۆکەکانیان لەگەڵ خوێندکاران لە زانکۆکانی دیکەی عێراق. فستیڤاڵانە خۆی سەرەتا ئێمە بە شێوەیەکی بچووک پێشکەشەکەین، ینی بەسیتە، بەڵام ئەتوانینە داهاتووە بە شێوەیەکی گەورەتر و باشتر پێشکەشی بکەین و بەهۆی بارودۆخی سیاسی و بابوونی ڤایرۆسی کۆڕۆناوە چەند ساڵێک ئەم جۆرە فستیڤاڵانە تەکنەلۆجیانە لە شاری کەرکووک نەکراوە. بێگومان سوودی هەیە، چونکە هەموو کۆلێژەکان کە بێکەوە پێشکەشەکەین ئەتوانین سو لە توانەکان یەکتر وەرگرین و وەرگرتنی فکرە لەلایەن یەکترەوە، هەبوونی وەرگرتنی زانیاری. بەڵێ ئێمە وەکو قۆناغی دوی ئەندازیاری کارەبا هەڵساین بە دروستکردنی چەند پرۆژەیەک. یەکێک لەو پرۆژانە کە دروستکردنی ڕۆبۆتێک بوو، ڕۆبۆتێکی دەسە و ئەمە گرنگیەکی زۆری بۆ ئێمە هەیە. هەرچەندە ئێمە لە قۆناغی دووەمین، بەڵام ئەم بیرۆکەیە بۆ ئێمە گرنگیەکی تایبەتی بە پێی دەستکەوت بۆ ئێمە دەستکەوتێکی گەورەیە زانین. وەکو خوێندکاری کۆلێژی ئەندازیاری جامعەی کەرکووک لەم فستیڤاڵەیە بەشدارین کە کۆمەڵێک زانکۆی تریش بەشداری کردووە وەکو زانکۆکانی دیالە و بەغدا. لەم فستیڤاڵەیە کۆمەڵێک مەشروع و شتمان ئەنجامیاوە. وەڵڵاهی گرنگە لەبەرەوەی ئێمە تا بتوانین توانەکانمان دەرخەین و پاڵپشتیەکمان هەبێ بۆی بەرهەکانمان بخەینە ڕوو. ئەم ساڵ بۆ یەکەم جارەکە ئەم فستیڤاڵە ئەکرێ. ئەم فستیڤاڵە زۆر باشە بۆ بەرزکردنەوەی وری خوێندکارانە، وەکو پاڵپشتیەکە بۆی کەوا و پرۆژانێکەوە دروستیان کردو و پیشانی خەڵکی بدەنکەوە چیان دروست کردووە. فستیڤاڵی تەکنەلۆژی زانکۆی کەرکووک بۆ یەکەمین جارە ئەنجام دەدرێت و وا بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت. جگە لە نمایشی پرۆژە زانستیەکانی خوێندکاران، بۆ ڕۆژانی دیکەی فستیڤاڵەکە چەندین چالاکی دیکەی هونەری و وەرزشی ئامادەکراون و پێشکەش دەکرێن. زانانە بەز، کەناڵی کەرکووک.